بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب 50 یاری کە پێویستە لەگەڵ منداڵەکەت بیکەی. نووسینی مەریەم حەموودە. وەرجێڕانی سەدیق ڕەسوول. خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی. مۆنتاژ و کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. بابەت پەروەردەیی. تایب کامەران ڕەسوول. دیزاین محەممەد حوسێن خەتی. چاپی یەکەم 2016 هەولێر. نرخ 3000 دینار. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی حاجی قادری کۆی لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 223 ساڵی 2016 پێدراوە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوود بینین. پێشەچی لاپەڕانۆ. بێگومان یاری و گەمەکانی منداڵ لە ڕێگا شیاوەکانن بۆ منداڵێکی شادومان و سەرجەم پسپۆڕان جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە گەمە و یاریکردنی دایک و باوکان لەگەڵ منداڵەکانیان کاریگەری گەورەی هەیە لەسەر منداڵ و گەمەی دایک لەگەڵ منداڵ پەیوەندی منداڵ بە دایکەوە بەهێز دەکات و زیاتر پەیوەست دەبێت پێیەوە. بە دڵنیایی دایک بە کەسی یەکەم دەژمێردرێت لە ژیانی منداڵ. لە ڕێی دایکیەوە منداڵ فێری هەموو شتێک دەبێت و گەمە و یاریەکان کە منداڵ لە هەر قۆناغێکی تەمەنیدا پەیڕەوی دەکات ڕۆڵێکی گەورە دەجێڕن لە ڕێخستنی کەسیەتی منداڵ و بەدەستێنانی لێهاتووی و شارەزایی نوێ و پەرەسەندنی زرنجی منداڵ کارێکە ئەستەم نییە. دەکرێت لە ماوەی پەیڕەوکردنی کۆمەڵێک یاری منداڵ تایبەتمەندێکی زیرەشی دەست بخات. بەڵام ئەم یاریە زرنگانەی منداڵ کە گونجاون بۆ هەر قۆناغێکی جیایی تەمەنی کە پیایدا تێپەڕ دەبێت پێویستە هەڵبژاردنیان تەواو دروست بێت و بۆ ئەوەی منداڵ پەیڕەوی یاری و چالاکیەکانی باخچە یان قوتابخانە بکات دەبێت مامۆستایان بەو یاریانە ئاشنا بن کە گونجاون بۆ منداڵ لەم تەمەنەی کە تێیدایە. یاری و گەمە نێوانی خێزان و منداڵەکانیان نزیک دەکاتەوە و منداڵان هەوڵ دەدەن زیاتر پشت بە خۆیان ببەسن و بۆ خۆیان کێشەکان چارەسەر بکەن و هەروەها خەیاڵ و سەرنجیان برەو پێ بدات. کەواتە یاری کلیلی فێربوونە لە قوتابخانە یاخود لە ماڵ و لە ژیان بەگشتی. دایکی خۆشەویست، سەرنجی یاریکردنی منداڵەکەت بدە لە کاتی یاریکردندا. لاپەڕە 11. یاری کلیلی فێربوونە. بۆ نمونە وا دابنێ مێردەکەت چاودێر بێت بەسەرتانەوە کاتێک یاری لەگەڵ منداڵەکەت دەکەیت. لێی بگەڕێ مێردەکەت هەندێک خاڵی لاواز و بەهێز دیاری بکات. پیاوەکە پێویستە تێبینی ئەمانە بکات. چێ جۆری یاریەکەی دیاری کرد؟ دایکەکە یان منداڵەکە؟ یاریەکە چەندی خایەند؟ چێ زیاتر خۆشی لێبینی؟ ئایا بۆ ئەو کەسەی تەماشای دەکردن دەرکەوت کە بە جۆش و خۆشن لە یاریەکە؟ ئایا ئەو هەڵس و کەوتە جوان و چاکانەی منداڵ چین کە تۆ لەسەری هانت داوە و ستایشت کردووە؟ پاشان گفتوگۆ بکەن لەسەر باشی و لاوازیەکان و چۆنیەتی باشکردنی لاوازیەکان. و دایکی بەڕێز پلانێکی ئاسان و دیاریکراو دابنێ وەکو خوێندنەوە و زانیاری زیاتر لەسەر یاری منداڵ و لە ماوەی وەرامدانەوەی پرسیارەکانی پێش و هەوڵی گۆڕانکاری بدە. هەوڵ دە چاودێر بە بەسەر خۆتەوە بە شێوێکی ڕۆژانە ئەو گۆڕانکاریانەی بەدەستت هێناون و بیرت بێت. دایکی بەڕێز تۆ زۆر کارامە و کارزانی بە منداڵەکەت، بۆیە متمانە بە خۆبوونەوە وەرامی پرسیارەکانی بدەرەوە و هەر خراپەیەکیشت لێبینی خێرا هەوڵدا چاچی بکەیتەوە و پلانێکی بۆ دابنێ. پرسیار لە خۆت بکە ئایا جۆش و خرۆشم هەیە بۆ یاریکردن لەگەڵ منداڵەکە؟ لە هەفتەیەکدا چەند جار یاری لەگەڵ دەکەم؟ ماوەکەی چەندە؟ ئەو ئاستەنگانە چین ڕوبەڕووم دەبنەوە لە کاتی یاریکردندا و چۆن چارەسەریان بکەم؟ منداڵەکەم هەست بە چی دەکات لە بەرامبەر ئەو یاریەدا و ماوەی هەست بە خۆشیکردنەکەی چەندە؟ کەمە یان زۆر؟ 5 دەروازە بۆ کارامەیی لە یاریکردندا. لاپەڕە 14. یەکەم کاتێکی باش و دیاریکراو. پلانێکی پێشوەخت دابنێ
دا بۆ 15 خولەک ڕۆژانە دیاری بکە بۆ یاریکردن لەگەڵ منداڵەکەت و دایشی بەڕێز بە شێوەیە کاتەکە دیاری بکە کە باشترین کات بێت دوور بێت لە هەموو وەڕسکەرە دەرەچیەکان و تەلەڤیزیۆنەکە بکوژێنەوە و هەموو منداڵەکانت کۆبکەوە بەیەکەوە یاریەکە هەڵبژێرن. دووهەم، هاوبەشی منداڵەکەت بکە، پرسیاری لێ بکە لەو یاریە خۆشی لێ دەبینێ و لێی بگەڕێ ئەو یاریە حەزی لێتی هەڵی بژێرێت و پێدوا بێت یان پێدوانە بێت کاتێک منداڵان بڕیار لەسەر چۆنیەتی یاریەکە و ماوەکەی دەدەن باشتر فێری دەبن و زیاتر چێژی لێ دەبینن و پشتبەستن بەخۆیان لەو بوارەدا دەبێتە هۆی زێدە سەرنجیان بۆ ئاشنابوون بە یاریەکە و جۆشیان زیاتر و هەڵسوکەوتیان جوانتر دەبێت و گرنگترین شتیژەوەیە متمانە بە خۆبوونیان بەهێزتر دەردەکەوێت. هەموو ئەمانە بە هۆی یاریەوەیە. ئەوەش ئاماژەیە کە ئەو دەستکەوتە باشانەی هەردوولا بەگرتنەبەری کۆمەڵە ڕێکارێکەوە بووە. سێهەم، خۆت دابەزێنە بۆ ئاستی منداڵەکەت. خۆسازکردن بۆ یاری زۆر گرنگە. بەجەستە لە منداڵەکەت نزیک بە و ڕاستەوخۆ چاوی تێ ببڕە و گرنگی پێدانتی بۆ دیار بخە. بۆ نمونە کاتێک منداڵەکەت دەیهەوێت لەسەر زەوی یاری بکات، تۆش لەگەڵی دابنیشە و بە شێوازی ئەو جوڵە و هەڵسوکەوت بکە. چارەم، بۆی باز بکە لەوەی دەیبینی ئەی داچی خۆشەویست ڕێ بە منداڵەکەت بدا گەمەکەی هەڵبژێرێت و کاتێ یاریەکە دەکات تۆ تەنیا جەخت لەسەر ئەوە بکەوە کە وەسفی ئەوەی بۆ بکەی کە دەیبینی بە دەنگێکی باش. نمونە پارچە سوورەکەت هەڵبژارد و خستە سەر پارچە شینەکە و بەو شێوەیە سڕڕای کار ئاسانیەکە تەنیا کاتێکی دەوێت لە تۆوە بۆ ڕاهێنان لەسەری و دایک بەبێ ئەوەی منداڵەکەی هەز بکات هەڵدەستێت بە ئاراستەکردنی منداڵ بۆ چەند هەنگاوێک. بۆ نمونە یاری دەزانم ڕێگەمان بدە ئەم پارچیان بخەمە سەر ئەم پارچەیە و باشترە هیچ پرسیارێک نەکەی باڵکو هەڵسی بەلاسایی کردنەوەی. پێنجەم، دەستخۆشی لێ بکە لەوەی دەیبینی. کاتێ لێ هاتوو بووی لە هەنگاوی پێشوو کە باسکردنی ئەوە بوو کە دەتبینی، ئێستا هەوڵدە لە بەرامبەر وەسفەکە پیا هەڵدان بکەی. نمونە ماشا ئەڵڵا کارەکەت زۆر جوانە، هەستای بەدانانی ئەم پارچیان لەسەر ئەم پارچیان لەگەڵ جوداوازی قەبارەشیان. ئەی دایکی خۆشەویست بەجەستە لە منداڵەکەت نزیک بەرەوە بەڕوویدا پێ بکەنە و ڕاستەوخۆ سەیری بکە، دەستی لێ بدە و لە باوەشی بگرە، دەستی بەسەردا بهێنە چونکە ئەمە کاریگەری زۆری هەیە لەسەر منداڵ و دوو دڵ مەبە لە پیا هەڵدانی یەکسەر لە کاتی کارەکەدا چونکە ئەوە هانی دەدات لەسەر دووبارەکردنەوە. بێگومان منداڵ هەمیشە پێویستی بەوەیە کە بزانێت تۆ ڕازی لە هەڵسوکەوتەکانی. ئەمە فێری متمانە بەخۆبوونی دەکات و فێری زێدەبوێری و دۆزینەوەی دەکات و هەروەها فێری ئەوە دەبێت کە سەرکەوێت بۆ ئاستی تۆ. یاریە دڵگیرەکانی منداڵ. لاپەڕە 18. منداڵ حەزیان لە خۆشی و شادیە، بۆیە هەوڵمان داوە کۆمەڵە یاریەکی سەرنجڕاکێش بخەینە ڕوو بۆ منداڵان بۆ ئەوەی منداڵ خۆشی و شادی لە کاتی بینینی لەگەڵ خوشک و برا و هاوڕێکانی لە ماڵەوە. لەو یاریانەش ئەمانن: هۆکارەکانی هەڵبژاردننی یاریەکانی منداڵ. هەر قۆناغێکی منداڵ پێویستی بە شێوەیەکی دیاری کراو و یاریەکانی منداڵ لەو کارانن کە زۆر لە دایکان لێ بێئاگان. ئەمانش کۆمەڵە هۆکارێکن کە پێویستە ڕەچاو بکرێن لە کاتی هەڵبژاردننی یاری منداڵاندا. دڵنیابوون لە ئاسوودەی و سەلامەتی یاریەکە، واتە یاریەکە پارچێکی بچووک نەبێت منداڵەکە قوتی بدات ئەگەر هاتوو هەستی بە مەترسیەکەی کرد یان کە دەورکەوت یاریەکە زیانی تری بۆ منداڵ هەیە لە قۆناغەکانی گەشەکردنیدا. ئامڕازەکانی یاریکردن پێویستە پاک و خاوێن بن، بە تایبەتی ئامڕازەکانی یاری منداڵ لە مانگەکانی یەکەمی تەمەنیدا، لەبەر ئەوەی زۆربەی جار دەیخەنە دەمیانەوە. ئەگەر خاوێن نەبوو ئەوە ڤایرۆس و بەکتریا دەگوازنەوە. دوورکەوتنەوە لە کڕینی ئەو یاریانەی گۆشەکانیان تیژ و برەڕن. دەبێ ڕەچاوی ئەو یاریە بکرێ کە هاوسەنگە لەگەڵ کێشی منداڵ نەک کێشیان لە خۆی قورستر بێت. یاریەکە بەرگەی بەرگەگرتنی هەبێت بۆ ماوەیەکی باش و گونجاو بەبێ شکان و لە کارکەوتن. هەڵبژاردننی یاریە کە سەرنجڕاکێش و جوان بێت بۆ ئەوەی سەرنجی منداڵەکە زیاتر ڕابچێشێ و هانی بدات بۆ یاریەکە و
فێربوون لێی. گونجانی یاریەکە بۆ بایەخ پێدانی منداڵ و حەز و قۆناغەکانی گەشەی لەگەڵ باوەڕبوون بەوەی گەمە هەڵبژێردراوەکە لە لای منداڵ دەتواندێت کۆمەڵە چەمکێشی لێوە فێر بێت. سووربوون لەسەرەوەی یاریەکە زۆرترین ئامانجی فێرکاری بگرێتە خۆی بۆ کەمکردنەوەی تێچووی دارایی کە بۆ هەندێک خێزان قورسە. منداڵەکەت فێر بکە بە یاری. لاپەڕا 21. یاری منداڵان یەکجار زۆرن، بەڵام کۆمەڵە یاریەک هەن منداڵ فێر دەکەن و زانیاریەکانی زیاد دەکەن، سەرنج و بڕی سەرنجی گەشە پێدەدەن. ئەو یاری و گەمانەش بە یاریە زانستیەکان ناو دەبرێن، لەبەر ئەوەی منداڵ سوودی لێ دەبینێ و کارامەی نوێی لێوە فێر دەبێت. یاریە خەم ڕەوێنەکانی منداڵ. لەگەڵ منداڵەکەت بە یاریە ژیرکەرەکان لە ڕۆژدا خۆت خەریک بکە بە هەندێ لەم یاریانەی خوارەوە. گەمە تایبەتیەکان بۆ کارزانیە تایبەتیەکان، خستنە ڕووی تابلۆکان، بۆ پاڵپشتیکردنی دووربینین، بۆ خوێندنەوە کارامەیە جوڵەیە ئاسانەکان، چوارچێوەکان، بۆ یارمەتیدانی لێهاتووی و دۆزینەوەی شوێنەوەکان و کارزانی خان و ماڵ هۆکار و کاریگەریەکانی، سیارەکان و وێنەگرتنی باخچە و کێڵگەی ئاژەڵان و وێنەگرتنی دیمەنەکان چیرۆکەکان، بۆ یارمەتیدانی زیادکردنی توانای خەیاڵکردن و دانانی چیرۆک و تێگەیشتن لە جیهان، کتێبەکان، بۆ پاڵپشتیکردنی توانەکانی بینین، بیستن زمانەوانی و کارامەیی لە پێش خوێندنەوەدا، ڕەنگەکان و کاغەزەکان، بۆ مەدارکردن و بە قەڵەم وەڕێکەوتن لە توانای نووسین تاکو تەواو بێت، بەکارهێنانی هێماکان بۆ دەرخستنی وشە وێنەکان، پارچە و وێنە تێکەڵەکان. ئەمە دەربڕی ئەو بیرێ شتەون بووەکە چییە بۆ یارمەتیدانی لێهاتووی لە ڕێخستندا. پاسکیلی سێتایە، سیارەی یاری بۆ پاڵپشتی هێزی جەستە و گونجان لەگەڵیدا، پۆشینی شتەکان بۆ یارمەتیدانی گەشەی خەیاڵی و تێگەیشتن لە خەڵک و جیهان، نواندنی داهێنانی هەرەوەسکاری. کاریگەری کتێب و سرود لەسەر منداڵ. لاپەڕا 24. کتێب و منداڵ. هیچ منداڵێک بچووک نییە بەرامبەر بە کتێب. منداڵی گچکە زۆر چێژ لە دەنگت دەبینێ کاتێک دەخوێنیتەوە و تەرکیزی لەسەر وێنە سەرنجڕاکێشەکانە. منداڵی گەورە کەم ئاماژە بۆ وێنە دەکات و ناوەکەی دەڵێت، و هەر وەکو زانراوە ئەو منداڵانی کتێب و چیرۆک بەشێکە لە ژیانیان، ئاسانتر فێری خوێندنەوە دەبن لەوانی دیکە. سرود و منداڵ. سرودەکان بەسوودن بە شێوێشی تایبەت، و سرود و هۆنراوە و دەنجی و ئاوازیەکان دەچێندرێن لە عەقڵدا. ئەو منداڵانەی فێری ئاواز بوون فێری خوێندنەوە دەبن، بە تایبەتی ڕێنووز بە شێوێکی زۆر ئاسانتر لەوانەی خاوەنی ئەو تایبەتمەندێنین. کەواتە بخوێنەوە سرودەکانی منداڵ هەر کاتێک کە توانیت یان شریتێک بکڕە و لە سیارەکەدا بیخەرە ئیشەو. و کاتی منداڵ دەچێت بۆ شاری یاری یان شوێنەکانی یاریکردن، ئەوە بە دڵنیایی چێژ دەبینێت بە زانینی ژمارەیەک لەم سرودانە، و لە دواییدا هەندێک یاری خۆش دەخەینە ڕوو کە دەکرێت منداڵ بیان کات لە هەر قۆناغێکی تەمەنیدا. یاریە گونجاوەکانی منداڵ بۆ سەرەتایی ساڵەکانی تەمەنی. لاپەڕا 26. یەکەم، جیاکردنەوەی ڕەنگەکان. منداڵ دەتوانێت ڕەنگەکان جیا بکاتەوە. بۆ نمونە ڕەنگی سوور لە سەرەتای تەمەنی کە عادەتەن یەکەمین ڕەنگە کە منداڵ دەتوانێت بیبینێ، و منداڵان دەتوانن شیکاری دەنگەکان بکەن بە شێوێشی دروست. بۆیە بەسوودە دانانی یاریەکی مۆسیقایی ڕەنجین لەسەر جێگەی منداڵ لە ڕۆژی یەکەمەوە. جاکاتێ دەوری منداڵ بەم شێوێ دەوڵەمەند کرا، ئەوە هەلی گەشەکردنی ژیری زیاد دەکات، و لەگەڵ مانگی سێمی تەمەنیدا منداڵ دەتوانێت یاریە هەڵبژێردراوەکەی جیا بکاتەوە و هەوڵ دەدات بگات پێی یان دەستی پێوە بگرێ. و گرنگە کە یاریەکانی منداڵ ڕەنگا و ڕەنگ بن، دەستپیانەر و شێوە جوداواز بن بۆ گەشەکردنی هەستی منداڵ لە جیاکردنەوەی شتە جوداوازەکان لە ڕێگەی بینینەوە. یاریە دەنجیەکان. لەو قۆناغەی تەمەنیدا ئەو یاریانە دەردەکەون کە دەنگ و ڕەنجی جوداوازیان هەیە، زیاتر لە هەموو جۆرە یاریەکانی تر کە گونجاوی منداڵە لەبەرەوەی منداڵ لەو تەمەنەدا دەگەڕێت بە دوای شتەکان و دۆزینەوە دەکات،
و ئەو یاریانە یارمەتی منداڵ دەدەن لەسەر دۆزینەوە و هاندانی هەموو هەستەکانە وەکو بیستن و دەستلێنان و بینین. خستنە ڕووی شێوەکان لەو یاریە بە سوودانەی کە دەتوانرێ بکرێن لەگەڵ منداڵ لەم قۆناغەدا بریتیە لە خوێندنەوەی چیرۆکە کورتەکان و نیشاندانی تابلۆ و وێنە بە تەباشیر بەیەکەوە بەستنی چوارچێوەکان و قەڵەمی ڕەنگا و ڕەنجی بێزیان و سندوقی لم و پایسکیلی سێتایە. گونجان لەگەڵ یاری منداڵ ئاشنای هەندێک شت و کەسایەتی دەبێت کە لە لای دڵگیرن و ئەو یاریەی زیاتر لای ئەو باشە و بە سوودا ئەوەیە کە بەیەکەوە دەرکێندرێن و ڕادەکێشرێن یا بۆ دواوە و پێشەوە دەڕۆن یان لەو جۆرەی کە یارمەتی دەری سەرکەوتنە لە یاری ڕنگ و شێوەکان و ئەو پەرتوکە دروستکراوانەی لە قوماشن یان لە پلاستیک و ئەوە جیا دەکرێتەوە بە وێنەی گەورەی سادە. یاریەکانی گەشەپێدانی کارامەیی لەم قۆناغەدا منداڵ کارامەیی و لێ هاتووی تازە دەدۆزێتەوە لە ناسینی ئەو جیهانەی دەوری داوە بە بەکارهێنانی 5 هەستەکانی سەرەتاش منداڵ لە کردداری لاسایکردنەوە دەست پێ دەکات. دەکرێت دایک هانی منداڵەکەی بدات لەسەر بیستنی سرودی خەمڕەوێن و بەچێش لێی و دوای بیستنی سرودەکە داوای لێ بکرێت لە بەردەمی دایک و ئەندامانی تری خێزانەکەی ئەم سرودا بڵێتەوە بەمەش گەشە بەو بەهرەی ناخی دەدرێت لە ماوەی یاریەکەدا. یاری بە چوارچێوە ڕووەکان یاری بە چوارچێوە ڕووەکان زیاتر لە هەموو یاریە خۆشترن لای منداڵ. تیایدا منداڵ فێری هەڵە و دروستی دەبێت لە کاتی پێکەوە بەستنی ڕووەکان بە شێوەی ڕاست و لە شوێنی دروستی خۆی و هەروەها یاریکردن بە قەڵەم و کاغەز لە یاریە گونجاوەکانی منداڵن لەو قۆناغەدا. بڕین و لکاندن لەم قۆناغەدا پێگەیشتنی ژیری لای منداڵ دەردەکەوێت و منداڵ بە چالاک دەردەکەوێت لە تێگەیشتن و بەکارهێنانی ژیری و بێشتندا و منداڵ بە ڕەوناق دەردەکەوێت بە خۆ سەرقاڵکردنی بە چالاکیە دەستیەکان. ئەو یاریە دەستی و پشکنینانەی بڕین و لکاندن و پێکەوە بەستنی شێوەکان لە یاری گونجاون بۆ ئەم قۆناغا و دایک دەتوانێت لە ماڵەوە کچەکەی فێری چێش لێنان بکات بە وەستاندنی کچەکەی لای خۆی لە کاتی خواردن ئامادەکردن. جۆلانەی منداڵان ئەم یاریە بۆ تەمەنی 6 مانگی گونجاوە بۆ ڕۆیشتنی منداڵ کە لە ڕەوڕەوە باشترە جگەل لەو مەترسیانش بەهۆی ڕەوڕەوە تووشی منداڵ دەبن و بە ئەزمون سەلمێنراوە کە ئەمە زۆر بەسوودە بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی پێ و هەر کەسێک بەکاری هێنابێت لە چاکەی خواوە بۆتە هۆی ڕۆیشتنی هەندێک جار لە پێش 9 مانگی و لە هەموو حاڵەتەکاندا ئەمە بەندە بە مناڵەوە. دروستکردنی شت بە هەویری دەستکرد بۆ تەمەنی 2 ساڵ و نیوی دەبێت یان جگە لەو تەمەنش کاتێک دایکەکە دڵنیا بێ کە نایخوات. سوودەکانی بەهێزبوونی ماسوولکە وردەکانی دەست سەرباری گەشەبوونی خەیاڵ لای منداڵ هەروەک دایکانیش لەوە وریا دەکەینەوە کە باشترین جۆری قوڕی نەرمە و ئەوەی شێوەی ڕەنجی لە هی زەوی نەچێت ئەوەی گوشرانی لەسەر دەکرێت. 4 ڕووە کارتۆنیەکان یان داریەکان بۆ 1 ساڵی و 2 ساڵی دەبێت کە بۆ فێربوونی منداڵ و شارەزایی لە بینا دروستکردن و زنجیربەندی زۆر گرنگە بۆ داهاتووی منداڵ بە تایبەت لە خوێندندا. بەڵام دەربارەی 4 ڕووە تەختەداریەکان جۆریان زۆرە لە بازاڕەکان وەوا باشە ڕەنگا و ڕەنگ بێت تاکو منداڵ فێری بینا و ڕەنگەکان بێت. پێکەوە بەمەش 2 چۆلەکە دەپێچین بە 1 بەرد. چەکوش و تۆپا خلۆربووەکە ئەم یاریەش بۆ تەمەنی 2 ساڵی و 3 ساڵی گونجاوە. سوودەکانی بەهێزبوونی ماسوولکەکانی دەست هێز بە جوڵەی بینین دەدات. گرنگە بۆ منداڵ لەم قۆناغا پێش سوونی بۆ باخچە لە پێش نووسین کارامەیی لێ هاتووی فێر بکرێت. بێگومان کاتێک منداڵ چاوی بەسەر تۆپەکەیە کاتێک دەخلیسکێت بەسەر خلۆرەکە خلۆر دەبێتەوە یارمەتی دەدات بۆ بە دواداچوون و شارەزایی لە تێکەڵکێشی پیت و شمارەکان و خلۆرەکە تا درێژتر بێت باشترە. ڕاکێشان و دانان لە شوێنی شیاو زۆر شێوەی هەیە دەکرێت بۆ تەمەنێک لە ساڵ و نیویدایە و بۆ ئەوانەی لە پۆلە بەرزەکانی خوێندنی سەرەتایین ئاڵۆز و قوڕس نییە. سوودەکانی بۆ گەشەی ماسوولکەی بینین و جوڵەی ڕێشی منداڵ بۆ دانانی شتێک لە شوێنی خۆی بە وردی و دەتواندرێت لەم یاریەوە
سوود وەربگیرێ بۆ ناسینی ناوی ئاژەڵان. هەندێکیان هەستیان بۆ دانراوە، وەک کاتێک مریشکەکە لە شوێنی خۆی دادەنێت دەنجی مریشکەکە دێت، و کاتێک یاریەکە کار و فرمانی زیاتریان بۆ دادەندرێت سوودیان زیاتر دەبێت. مەتەڵ: ئەم قۆناغا کە قۆناغی 2 ساڵ بۆ 4 ساڵیە بەوە دەناسرێتەوە کە زۆر پرسیار دەکات، چونکە عەقڵ و جەستەی گەشە دەکات. وردە وردە درک بە شتەکانی دەوروبەر دەکات و لێکیان دەداتەوە. بۆیە مەتاڵ بە یەکێک لەو ڕاهێنانە باشانە دادەندرێت کە خەیاڵ و داهێنانی منداڵ بەهێز دەکات. یاری خەیاڵی: ئەم یاریە بۆ تەمەنی 2 ساڵ و نیوی گونجاوە تاوەکو دوای قۆناغی چوونە قوتابخانە و فراوانبوونی خەیاڵ. سوودەکانی: ئەی دایکی ئازیز، منداڵەکەت خەیاڵی فراوان نییە و بە پێی عەقڵی خۆی خەیاڵیشی سنووردارە و کەمە، کەواتە هەمیشە چاودێری بکە بۆ ئەوەی بە شێوەیەکی باش گەشە بکات و بیری فراوان بێت. ئەمەش بۆ دەبێت کە چاودێری ئەو یاریانەی بکەی کە دەیکات و بۆ خۆشت لەگەڵی بەشدار بیت. جارجار بۆ ئەوەی گەر لە کاتی یاریکردندا هەڵەیەکت لێبینی خێرا ئاگاداری بکەیتەوە و نەبێتە بەشێک لە کەسایەتی منداڵەکەت. ئەو یاریانەی گونجاون بۆ منداڵ لە تەمەنی 6 ساڵی بەرەوسەر. لاپەڕە 45. یاریە تۆقەکان: کەلوپەلە داواکراوەکان، وەڕەقەیەکی کارتۆنی، ئاو یان لم، شوشە پلاستیکێکی گەورە، کەرەستەیەکی لکێنەر، مەقەست. شێوازی کارکردن تیایدا: ڕێگای بەکارهێنان. یەکەم، بڕینی وەرەقە مەقەباکە بە مەقەست وەکو دەزویەکی درێژ. دووهەم، دروستکردنی بازنەکان لە دەزوە کاغەزەکەوە لکاندنی بە مادە گێنەرەکە. سێم، پڕکردنی بوتڵە شوشە لە ئاو یان لە لم و داخستنی بە باشی. چارەم، گرێدانی بە تەوقەکان کە بە کاغەز دروستکراون، پاشان هەوڵی فرێدانیان لە هەوا بۆ ئەوەی بربنەوە لە دووری گەروی بوتڵە شیشەکە. پێنجەم، بەشداریکردنی یاریەکە لە نێوان ژمارەیەک منداڵ و براوە ئەوەیە کە سەرکەوتوو دەبێت لە دانانی زۆرترین ژمارە لە تەوقەکان لە دەوری شوشەکە. یاری کاراکتەری بچووک: لەو یاریەدا دایک و باوک ڕستەیەکی سادە هەڵدەبژێرن کە ژمارەی وشەکانی لە 10 وشە زیاتر نەبێت. پاشان داوا لە منداڵ دەکەن کە دووبارەی بکەنەوە بە شێوە قسەکردنی جوداواز، واتە مڕادیف و هاوشەی تری ئەم وشەیە. نمونە: خەمباری، دڵخۆشی، ماندوێتی، خێرایی. یاریە شێوە ئەندازەیەکان: کەلوپەلەکان کۆمەڵێک لەمانە 3 گۆشەیەکی کارتۆن، 4 گۆشەیەکی کارتۆن، لاکێشەی کارتۆن، بازنەیەکی کارتۆن. شێوەی یاریەکە: منداڵەکان دابەش دەبن بۆ کۆمەڵە گروپێک با لە 3 کۆمەڵ پێک بێت. هەر کۆمەڵەیەک شێوە ئەندازێکی جوداواز پێشکەش دەکات. داوا دەکرێت هەر کۆمەڵەیەک کە شتە و یەکچۆکان کۆ بکاتەوە دایان بنێت لەسەر یەکتری. یاریە ئاژەڵیەکان: ئەم یاریە بەوە دەناسرێت کە جوڵەیی و ژیرکەرەیە بۆ هەموو منداڵێک گونجاوە. وێنەی گەورە لە بەرخ و بزن و مانگا و ئەسب ئامادە دەکرێت و دەلکێندرێت لە 4 لای ژوورەکە. دوای ئەمە سرودێک لێ دەدرێت. لە کاتی وەستانی سرودەکە داوا لە منداڵەکان دەکرد کە ڕووبکەنە لای ئەو گۆشەی کە هەڵیان بژاردووە. پاشان یەکێک لە منداڵە گەورەکان دەوەستێت و پشتی لەوانی تر دەکات و بانجیەکێ لە ناوی 4 ئاژەڵەکان دەکات. پێویستە کە هەموو یاریکەرێک ڕوو لە گۆشەیە بکات کە وێنەی ئاژەڵە داواکراوەکەی هەڵواسراوە و ئەوەی دەوەستێت لە گۆشەیەکی هەڵا لە یاریەکە دەردەکرێت و سەرکەوتوش ئەو کەسێک کە دەمێنێتەوە هەتا کۆتایی. وێنە کێشان: ئەم یاریە گونجاویشە بۆ منداڵانی تەمەنگچکە و دەتوانرێت کە ئەندامانی خێزانیش چێژ وەربگرن لە وێنە کێشان و ڕەنگکردنی وێنەکە لە کەشێکی خۆشدا. سوودەکەی: گرنگترین شتی بریتە لە گەشەکردنی خەیاڵ و هەستی هونەری و بەتاڵکردنی حاڵەتە باش و خراپەکانی منداڵ. بەڵام ئەی باوکی خۆشەویست و ئەی دایکی ئازیز، سوور بە لەسەرەوەی کە داهێنانی منداڵەکەت کۆت و بەندنەکەی بە فشار خستنە سەری بە وێنە کێشانی شتێک کە ئەو حەزی لێ ناکات، بەڵکو بە دڵی تۆیە، بەڵکو وازی لێبێنە وێنە بچێشێت بە خەیاڵی خۆی ئەوەی کە حەزی لێتی. تێبینی لۆمەی منداڵەکەت مەکە ئەگەر وێنەی کێشا لەسەر دیوار، بەڵکو لۆمەی خۆت بکە کە دوای تەواوبوونی ماوەی وێنە کێشانەکە
پەڕ یاخود ئامڕازەکانی وێنە لەسەر دروستکردن لە شوێنی بەرزدا دەنێت و دەستی پێناگات. یاری بیرکردنەوە. مامۆستا هەڵدەستێت بەکردنی کۆمەڵە پرسیارێک دەربارەی هەڵوێستێک یان فکرێک یان وشەیەک. داوا لە منداڵان دەکرێت کە بیر لەم ئەرکیان بکەنەوە. دوای ئەوە گوێ دەگیرێت لە کاردانەوەکانیان بە وریاییەوە. ئەو یاریە ئامانجێتی کە وریایی منداڵان ڕابکێشێ و بیری تازەیان فێر بکات. یاریە ماسیە دیلەکان. ئەم یاریە پێویستی بە 20 منداڵە. منداڵان بۆ دوو بەش دابەش دەبن. یەکەمیان تۆڕەکان ئەویتریان ماسیەکان. سرودێکی خۆشیش لە ڕێگەی ئامێرێکەوە پێدەکرێت. لەگەڵ دەستپێکی سرودەکە منداڵانی کۆمەڵەی یەکەم کە تۆڕەکەن هەڵدەستن بە دروستکردنی بازنە بە دەستەکانیان بە شێوێشی درێژی ئاسۆیی. پاشان ماسیەکان لە نێوانی دەستەکانیان دەچنە ژوورەوە دێنە دەر لە تۆڕەکە. لە کاتی وەستانی سرودەکە منداڵەکان دەستیان دێنە خوارێ و ماسیەکان دەگرن و ئەوانەی دەمێننەوە لە دەرەوەی تۆڕەکە براوەی ئەم یاریەن و پاشان ماسیە دیلکراوەکان ڕێک دەخرێن لە بازنەیەک و سرودێک سەر لە نوێ پێدەکرێتەوە. دوای دیلبوونی هەموو ماسیەکان ڕۆڵی هەموو منداڵەکان تەواو دەبێت لە دەور پێدانیان. یاری چرپاندن. منداڵە یاریکەرەکان لە بازنەیەکدا دەنیشن کە ژمارەیان لە دەوری 20 یاریکەر دەبێت. یاریکەری یەکەم بە دەنگێکی نزم دەست پێ دەکات لە گوێچکەی منداڵی لای ڕاستی و ئەو منداڵەش دەیگێنێت بە هی سێم. یاریەکە بەم شێوێ دەڕوات تا دەگات بە کۆتایی یاریکەر لە بازنەکەدا و داوا لە یاریکەرە کۆتاییەکە دەکرێت کە ناوی ئەو وشێ بڵێ کە بیستویەتی. پاشان داوا لە یاریکەری یەکەم دەکرێت کە ئەو وشێ بڵێ کە درکاندویەتی. دەبینی کە تەواو جداوازە لە وشەی کە یاریکەری کۆتایی وتویەتی. یاری سوار و ساحیرەکە. یاریەکە پێویستی بە ژمارەیەکی زۆر لە منداڵ هەیە کە لانی کەم بگەن بە 20 یاریکەر و 2 منداڵ. هەڵدەبژێردرێن لە منداڵەکان یەکێکیان ساحیر و ئەوەی تریان سوارەکە دەبێت. داوا لە منداڵان دەکرێت کە بجوڵێن لە یاریەکەدا. ئەو منداڵی کە ساحیرەکە دەستی لێ دەدات چاوی دەنوقێنێ. بەڵام ئەگەر ساحیرەکە دەستی لە سوارەکەدا ئەوە یاریەکە تەواو دەبێت و 2 منداڵی تازە هەڵدەبژێردرێن. وا پێویست دەکرێت کە لە یاریەکەدا منداڵان هاوپەیمانی سوارەکە بن و لەوە نەبن کە ساحیرەکە دەستیان لێ بدات. ئەگەر سوارەکە دەستی لە ساحیرەکەدا ئەوە ئەو سەرکەوتووە. یاری فێرکردنی بێدەنجی. ئەم یاریە دەکرێت لەگەڵ منداڵان لە ڕێی ئاماژەکردنەوە. داوا لە منداڵان دەکرێت وشەکان بە ئاماژە بخوێننەوە کاتێک داوایان لێ دەکرێت. ئامانجیەم یاری ڕاهاتنی منداڵە لەسەر سەرنجدان و وردی و تێبینی و بەشداریکردن. یاری شەبەکە. کەلوپەلا داواکراوەکان. تۆپێکی پلاستیکی کێشسووک تۆڕێک بۆ کۆکردنەوەی تۆپەکان. شێوازی یاریکردنەکە. یاریەکە پێویستی بە 2 تیپ هەیە کە هەر یەکان پێک بێ لە 2 کەس. یەکێکیان سەلەکە دەگرێت و یەکێکیان تۆپەکە. 2 هێڵ لە کێشێت لە سەر زەوی یەکێک لە یاریکەرەکان لە پشت هێڵەکەوە دەوەستێت و سەلەکە دەگرێت. یاریچی دووەم لە پشت هێڵی دووەمەوە دەوەستێت. یاریکەری یەکەم تۆپ لە دوای تۆپ فڕێدەدات و یاریچی دووەمیش ئەرچێتی کە تۆپەکان بگرێتەوە بەو سەلەی پێێتی و لە چێوەی ئەو هێڵەی بۆی دیاریکراوە دەرنەچێت. ئەو تیپە سەرکەوتن بەدەستدێنێت کە زۆرترین ژمارەی تۆپ کۆ دەکاتەوە لە ناو تۆڕی سەلەکە، چونکە ئەوانەی دەکەون دەرەوەی تۆڕی سەلەکە هەژمار ناکرێن. یاری ژێرپەردە. کەلوپەلا پێویستیەکانی فەڵچە، تۆپ، قاپ، پەردە، قەڵەم، کلیل، زنجیرە، سەرچەفێکی گەورە یان پەردەیەک لە قوماش، مێزە، چەند کاغەز و قەڵەمێک. شێوازی یاریکردنەکە. دانانی هەموو شتەکان لەسەر مێز، ئاگادارکردنەوەی منداڵان کە تەماشای ئەو کەلوپەلانە بکەن کە لەسەر مێزەکەن. پاشان داپۆشینی بە پەردە. پرسیارکردن لە منداڵان دەربارەی ئەو شتانەی کە لە ژێر پەردەکەدان و شوێنەکانیشیان دەستنیشان بکرێت. لەسەر یانە هەر یەکێکیانەوەی کە بیری دێت بینوسێت. لابردنی پەردەکە تاکو هەر منداڵێک ئەو شتەی بیری نەبووە بۆی ئاشکرا بکرێت و ئەوەی زۆرترین شتی سەر مێزەکەی بیر هات بێتەوە ئەوە ئەویان براوەی یاریەکەیە. یاری گوێدرێژی کوێر. 2 یاریکەر هەڵدەبژێردرێن و هەر یەکیان کاغەز و قەڵەمێکی پێدەدرێت و
پاشان ڕووناچیەکان دەکوژێنرێنەوە. داوا لە منداڵان دەکرێت و وێنەی گوێدرێژێکی کوێر لەسەر کاغەز بکێشن و گوێدرێژێکی تەواو بێت، تەنها چاوی نەبێت. ڕووناچیەکان دادەگیرسێنرێن و لێرەدا هەمان پێدەکەنن لەو وێنانەی کێشاویانە. دەتوانرێت ئەمە ئەنجام بدرێت لە ڕووناچیشدا، بەڵام دوای داپۆشینی چاوی منداڵە یاریکەرەکان. یاری پەت و جلگر. کەلوپەلە داواکراوەکان. چەند جلگرێک پەت. شێوازی یاریەکە: دوو هاوڕێ لە هاوڕێکان هەڵدەستن بە توندکردنی پەتەکە. جلگرەکان بە پەتەکەوە دەبەسترێن. کۆمەڵێک لە هاوڕێکان دێنە پێشەوە بۆ پێشبڕچیەکە و هەر یەکەیان دەستی لە پشتەوە دادەنێت و هەوڵ دەدات بە ددانەکانی جلگرەکان لە پەتەکە بکاتەوە. ئەوەی دەیباتەوە کەسێک کە زۆرترین جلگر کۆ دەکاتەوە لە کەمترین کاتدا. دەتوانرێت کاتیش دیاری بکرێت بۆ پێشبڕچیەکە و باوای دابنێت 1 دقیقە بێت. یاری وشەی نامۆ. کەلوپەلەکانی 3 تابلۆی گەورە کە 6 وشەی لەسەر نووسرا بێت و لە نێوانیاندا وشێکی نامۆی تێدا بێت کە پەیوەندی نییە بە 5 وشەکەی ترەوە. شێوازی یاریەکە: تابلۆکان ئامادە دەکرێن و نیشانی منداڵە یاریچیەکان دەدرێت و داوایان لێ دەکرێت کە وشە نامۆکە لە نێوان ئەو وشانە دەربهێنن. نمونە: تابلۆیەک لەسەری نووسرا بێت، قەڵەم، ڕاستە، چەقۆ، ڕەشکەرەوە، کتێب، دەفتەر. و لێرەدا وشەی چەقۆ ئەو وشە نامۆیە لە نێوانی ئەم 6 وشەیەدا. یاری کلچی گوێدرێژ. کەلوپەلە داواکراوەکان. کاغەزێکی گەورە، مەقەس، دەرزی، دەموس، دەرزی سەرخڕ، پەڕۆیەکی گەورە بۆ داپۆشینی چاوەکان. شێوازی دروستکردنی یاریەکە: یەکەم، وێنەی گوێدرێژێک دەکێشرێت بە 2 کلک لەسەر کاغەزێکی گەورە کە دەکرێت مەترێک و 70 سانتیم بێت، هەڵدەواسرێت بە دیوارەوە. دووەم، وێنەی کلچی گوێدرێژێک دەکێشرێت پاشان دەبڕدرێت بە مەقەست. سێم، هەڵبژاردننی یاریچەکان تەواو دەبێت، پاشان پەڕۆیەکە بەسەر چاوی منداڵەکان دادەنرێت و بۆ ڕێگری لە بینین. دوای ئەوە هەر یەکە و کلکێکیان پێدەدرێت. لە سەرلایەکی تابلۆیەکەش دەموز هەیە، دەبێت بیدۆزێتەوە و کلکەکەش لە شوێنی کلچی گوێدرێژەکە بنووسێت. چارەم، براوە ئەو کەسێک کە کلکەکە لە شوێنی شیاوی خۆی دادەنێت. یاری خاڵی هاوبەش. یاریەکە جەخت لەوە دەکاتەوە کە دایکەکە یان باوکەکە دووشت بۆ منداڵەکەی باز بکات و داوای لێ بکات کە خاڵی هاوبەشی نێوان ئەم دووشتە بڵێت کە لە ڕواڵەتەوە وا دەردەکەوێت کە هیچ پەیوەندی و خاڵێکی هاوبەش لە نێوانیاندا نییە، بەڵام لە ڕاستیدا پەیوەندیان هەیە و پێویستە لەسەر منداڵ کە بیدۆزێتەوە. ئەم یاریە هانی منداڵ دەدات لە سەبیر و تەرکیزکردنەوە لەسەر خاڵە هاوبەشەکانی نێوان خۆی و کەسانی تر، نەک هەر تەنها بیر لە جوداوازی خاڵی جوداوازیان بکاتەوە. یاری فەرهەنگی وێنەدار. ئەم یاریە گونجاو بۆ منداڵانی باخچەی ساوایان تاوەکو پۆلی 6 بنەڕەتی. ئامانجی فێرکردنی منداڵانە لە کارامەیی بەکارهێنانی قاموس فەرهەنگ. مامۆستا داوا لە هەر قوتابێک دەکات کە دەفتەرێکی بەتاڵ و هیچ لێنە نووسرا و ئامادە بکەن. دەفتەرەکان بە پێی پیتەکانی هیجایی دابەش دەکرێن. هەموو قوتابیەکان و شەنوویەکان تۆمار دەکەن کە گوێیان لێ دەبێت لە فەرهەنگەکە بۆ ئەو ببێتە پەناگەیەکی گەڕاوە بۆ فێربوونی وشە و شتەکان. وا چاکە کە فەرهەنگەکە وێنەی لەگەڵ بێت بۆ ڕاکێشانی وریایی منداڵان. یاری فاسۆلیا و سینیەکان. کەلوپەلەکانی 3 سینی بەتاڵ، 15 دەنگ لە دەنجی فاسۆلیا. شێوازی یاریەکە ئامادەکردنی 3 سینی لەسەر مێز لە بەردەم منداڵەکان، دانانی 5 دەنگ فاسۆلیا لە هەر سینیەک لەو 3 سنیانە. داوا لە منداڵان دەکرێت کە ژمارەی ئەو دەنگە فاسولیانەی لەسەر 3 سنیەکە هەن ئەژمار بکەن. ئەم یاری یارمەتیدەرە لە فێرکردنی شارەزایی منداڵان لە ژماردن و لێکدان و کردارە ژمێریاریەکاندا. یاری کۆتایی وشەکان. ئەم یاریە بریتیە لەوەی کە کۆتایی وشەکان بەیەکەوە دەبەسترێتەوە بە وشەی کۆتایی ڕستەکە. بۆ نمونە دایک یان باوک وشەیەک دەڵێت لەسەر منداڵەکە کە وشەیەشی نوێ لە دوای کۆتایی وشەی ڕستەی دایکی بڵێت، وەکو دایک دەڵێ سێ و خۆشە، منداڵەکەش دەڵێت خۆشە و ڕەنجیشی سوورە. گەورەی و گچکەی ڕستەکان پەیوەست بە خەیاڵ و فراوانی بیری دایک و منداڵەکە و هەر کاتێک زیاد بوو خەیاڵ و بیریان ئەوە زیرەشی منداڵەکە زیاد دەکات.
یاری بۆڵینگ، کەلوپەلە پێویستیەکان، دە بتڵە ئاوی بەتاڵ، تۆپ. شێوە یاریەکە بتڵەکان ڕیز دەکرێن بە دانانی بتڵێک لە پێشەوە و ڕیزی دووەم 2 بتڵ، ڕیزی سێم 3 بتڵ، ڕیزی چوارەم 4 بتڵ. دووەم، پێشبڕچێکار لە دووریەکی گونجاوەوە دەوەستێت بۆ تۆپفڕێدان و لێدانی بتڵەکان. سێهەم، ئەو منداڵەیە دەیباتەوە کە زۆرترین بتڵ بەردەداتەوە لە یەک جاردا. یاری ترسان لە پیتی واو. مەبەست لەم یاریە بریتە لەوەی کە دایک چەند وشەیەک لە بەردەم منداڵەکەی دەردەبرێت. لەسەر منداڵیشە کاتێک کە گوێبیستی پیتی واو دەبێت لە هەر وشێکدا چاوەکانی بنووقێنێ و لێی وریابێت. ئەم یاریە تەرکیز و وریایی منداڵ زیاد دەکات و دەیکات بە گوێگرێکی باش. یاری ڕاهێنان لەسەر زیرەکی. ئەم یاریە پێویستی بە زیاتر بە کەسێکەیە و ئامانز لەم یاریەش بەهێزکردنی بیر و تەرکیزی منداڵە. ئەم یاریە تەواو دەبێت لەو کاتەی کە یاریکەری یەکەم بە وتنی وشەیەک دەست پێ دەکات و لەسەر یاریکەری دووەمە ئەو وشەیە باز بکات و دەستەواژێکی تریشی بۆ زیاد بکات و سێم و ئەوانی تریش بەم شێوێ. بۆ نمونە یەکەم دەڵێت شەربەتەکەم خواردەوە، دووەمیش دەڵێت شەربەتەکەم خواردەوە و شیریشی لەگەڵ بوو، و سێم دەڵێت شەربەت و شیر و شیرینیشم خواردەوە. یاری پەرداخە ئەو. ئەم یاریە بریتیە لە جوڵەی هێواشی منداڵ و توانەی پارێزگاریکردن لەوەی لە ناو دەستەکانیدایە. 2 پەرداخی پڕ لە ئاو ئامادە دەکەی و پاشان منداڵەکان دابەش بکە بۆ 2 تیپ و هەر تیپێکیش بوەستن لە ڕیزێکی وە کە لە ئاستی یەک بن. پەرداخەکە دەدرێت بەوەی کە لە سەرەتای ڕیزەکەدایە، پاشان لە سەرەتی کە سوڕانەوەیەک تەواو بکات بە دەوری ژوورەکە، وە کوپە ئاوەکەش لە دەستێتی تا دەگات بە یاریچی دووەم لە تیپەکەی و کوپە ئاوەکەی پێدەدات و یاریکەری دووەمیش بە هەمان شێوە یاریکەری یەکەم دەسوڕێتەوە و هەمان ئەرچی هەیە. بەم شێوێ هەتا کۆتایی دێت، پاشان لە کۆتاییدا ئەم تیپە سەرکەوتو دەبێت کە تەواو دەبێت پێش تیپی دیکە و پەرداخە ئاوەکەشی زۆرترین ئاوی تێدا ماوە. بێگومان ئەم یاریەوە گونجاوە لە دەرەوەی ماڵ و دەشتواندرێت لە یاریگا بکرێت و بازنێک لەسەر زەوی بکێشرێت بەگەج بۆ سوڕانەوە بە دەوریدا. یاری چەند ژمارە هەیە. ئایا تۆ باشی لە خەمڵاندن؟ قاپەکە پڕ بکە، دەتوانی چیسێک یان هەر قاپێک بەکار بێنیت شیرنەمەنی تێدا بێت. پاشان داوا لە منداڵەکان بکە کە ژمارەی شیرنەمەنیەکانی ناو دەفرەکە بخەمڵێنن. ئەو منداڵی ژمارەی ڕاست یان نزیک لە ڕاست دەزانێت سەر دەکەوێت و دیاریەکی پێدەدرێت و پاشانی شیرنەمەنیەکانیش دابەش دەکرێت بەسەر منداڵەکان. پێویستە کە چیسەکە یان قاپەکە بە پێی ژمارەی شیرنەمەنیەکان بێت بۆی خەمڵاندەکان لەسەر بنچینەی ڕوانین و وردبینی بێت. داواکاریەکان قاب یان کیس شیرنەمەنی. یاری گەنجینە قاسە. ئایا حەزت لێ قاسەیەک بەدەست بهێنیت؟ ئەم یاریە پشت دەبەستێ بە شاردنەوەی قاسەیەک یان دیاریەک لە شوێنێک، پاشان دانانی کاغەزێک کە ڕستەیەک یان وشێشی تێدا بێت ئاماژە بکات بۆ شوێنی قاسەکە، یان ئاماژە بێت بۆ شوێنی تر کە قاسەکەی لێ بدۆزێتەوە، یان ئاماژە بێت بۆ شوێنێکی تر و ئەوەی قاسەکە بدۆزێتەوە دەیباتەوە. داواکاری چەند کاغەزێک کە شوێنەکانی لەسەر نووسرا بێت. دووەم، دیاریەکان. یاری وێنەکێشان بە چاوداخراوی. یاریزانان کاغەز و قەڵەمەکانیان پێدەدرێت و چرا یان گڵۆپەکان دەکوژێنرێنەوە، داوایان لێ دەکرێت دوێنەی کوێ درێژێک یان دارێک یان هەر شتێکی تر لەسەر کاغەز بچێشن و کاتێک گڵۆپەکان ڕۆشن دەکەنەوە وێنەکان دەبینن و دەبێتە هۆی پێکەنینی هەمووان و سەرکەوتو ئەوێ جوانترین وێنەی کێشاوە و دەتوانرێت ئەم یاریە جێبەجێ بکرێت لە ڕووناچیشدا، بەڵام بە پشتبەستن لەسەر ڕاستی یاریزانان لە نوقاندنی چاوەکانیان یا خودبەستنی چاوەکانیان، و دەتوانین دوای ئەوە لەسەر نیعمەتی بینین بدوێن کە پێمان دراوە و سوپاسی پەروەردگار بکەین کە ئەم نیعمەتەی پێبەخشیوین. یاری خواردنی خەیاری بەستراوە بەپەت. داواکراوەکان 2 خەیار زائیدەن خێتی دوورمان بەنی دوورمان زائیدەن پەت. پێشبڕچێ لە نێوان 2 کەس یان زیاتر. شێوازی یاریەکە 2 خەیار دەبەستین بە ناوەڕاستیانەوە بە بەنی دوورمان، لە نێوانی 2 ستون یان 2 دار دەیان بەستین بە پەتەکەوە، پاشان 2 خەیارە هەڵواسراوەکە شۆڕ دەکەینەوە بە بەنی دوورمان و لە کاتی سافیڕەی دەستپێکردن هەر یەکێک لەوان هەڵدەستێت بە خواردنی خەیار بەدەمی و
نابێت دەست بە هیچ شێوەیەک بەکار بێنیت یان دەستەکانی دەبەسترێتەوە بە پشتەوە و ئەوەی یەکەم جار خەیارەکەی دەخوات براوەی یەکەمە. یاری لیستی کڕین و فرۆشتن. هەر کەسێک بیرکردنەوەی زیاتر بێت لەم یاریە دەباتەوە. لەسەر منداڵان پێویستە دابنیشین بە شێوەی بازنەیەک پاشان منداڵی یەکەم دەڵێت ڕۆیشتم بۆ بازاڕ و شتێکم کڕی. یاریزانی دووەم بە هەمان شێوە ئەو وشێ دەڵێت ئەوەی وتویەتی و کەلوپەلێشی دیکەشی بۆ زیاد دەکات. بەو شێوێ تاوەکو یەکێک لە منداڵەکان شتێشی لەبی دەچێت کە یاریزانەکان وتویانە بەمەش لە یاریەکە دەچێتە دەرەوە و ئەو منداڵەی لە کۆتایی دەمێنێتەوە براوەی یاریەکە دەبێت. یاری گەڕان لە دراوەکان. ئایا هەمومان حەزمان لە کڕین و فرۆشتن نییە بە منداڵانیشەوە؟ ئەم یاریە گونجاوە بۆ کۆتایی هێنان بە ئاهەنگ شوێنێک ئامادە بکە یان مێزێک کە شیرین لەسەر بێت. لەگەڵ یاری منداڵی گچکە بە مەبەستی دابەشکردن بەسەر منداڵان. پاشان داوا لە ئامادەبوانی میوان بکە کە ئەو کەلوپەلانە بشارنەوە. دوای ئەوە داوا لە منداڵان بکە کە لە شتەکان بگەڕێن و ئەوەی دۆزیانەوە بەخت و چانسی خۆیانەوە دەبێت هەر منداڵە و یەک شت بدۆزێتەوە. یاری دەفرێت یان نافرێت. منداڵان حەزیان لە فڕینە بەڵام ئایا دەزانن؟ داوا لە منداڵان بکە کە لە بەردەمت بوەستن لە شێوەی نیوە بازنەیەک پاشا ناوی گیانداران و باڵندەکانیان پێ بڵێ. ئەگەر گیاندارەکە دەفرێت دەستەکانیان بەرز دەکەنەوە وەکو باڵ و دەیجوڵێنن بەڵام ئەگەر نەدەفری ئەو ناوی کە دەیڵێت دەستەکانیان بە جێگیر دەهێڵنەوە و ئەوە کە هەڵە دەکات لە یاریەکە دەردەکرێت و ئەو کەسەی لە کۆتایی بەتەنها دەمێنێتەوە براوەی یاریەکەیە. داواکاریەکان کاغەزێک کە ناوی گیاندار و باڵندەی تێدا بێت. یاری پارێز بکە لەسەر جێگیربوونت مەجوڵێ. ئایا منداڵان دەتوانن جێگیر بن لەسەر یەک جوڵە؟ ئەم یاریە وەرامی ئەو پرسیارە دەداتەوە. مۆسیقا لێ بدە و هەموو یاریزانن با بسوڕێنەوە تاوەکو مۆسیقاکە بەردەوام دەبێت و کاتێکیش مۆسیقاکە دەوەستێت پێویستە یاریزانن بوەستن بەبێ هیچ جوڵەیەک و ئەو یاریزانەی دەجوڵێت لە یاریەکە دەردەکرێت و بەو شێوێ چەند جارێکی تریش مۆسیقاکە لێ بدە تاوەکو وای لێدێت تەنها یەک منداڵ دەمێنێتەوە کە براوەی یاریەکەیە. تێبینی دەتوانرێت ئامێری مۆسیقا بەکار بهێنرێت لە بری کاسێت. داواکاریەکان کاسێت زائیدەن شریتی مۆسیقا زائیدەن ئامێرێکی مۆسیقی. یاری ئەوە چێە؟ چێ خاوەنی ئەو وێنەیە؟ هەستا بە دانانی وێنێک لەسەر تابلۆیەک بە هەڵگەراوەی بیلکێنە پاشان واز لە منداڵان بێنە پرسیارێک بکەن و وەرامیان بدەوە بە بەڵێ یان بە نەخێر تاوەکو دەگەن بە شیکردنەوە وەرامی ڕاست. دەتوانرێت وێنەی ئاژەڵان یا خواردن یان هەر شتێکی تر دابنیت. داواکاری تابلۆیەک لەسەری چێشرا بێت وێنەی ئاژەڵان یان خواردن. یاری چێ یەکەمین جار دەیپۆشێت؟ یاریی خەمڕەوێنە قیاس لەسەر خێرایی منداڵ لە پۆشینی جلوبەر گیان دەکرێت. ژمارەیەکی یەکسان لە جلوبەرگ دابنێ وەکو دووکراس، کوڵاو، پانتۆڵ، مەکسیکچان و زیاتر لە چەند مەکسیەکیش دەبێت. لەناو دوو جانتا دابن و هەر یاریزانێک جانتایەکی پێ بدە و داوایان لێ بکە لەگەر وتنی وشەیە کە لە دەمم دەردەچێت دەست پێ بکەن بە پۆشینی جلوبەرگەکان بەسەر یەکدیدا. ئەو یاریزانەی لە پێش هەمویان لە پۆشینی هەموو جلوبەرگەکان دەبێتەوە براوەی یاریەکەیە. داواکراوەکان جانتا، شەڕواڵ، مێزەر، مەکسی، تیشێرت، کوڵاو، پێڵاو. یاری بیری بەهێز. ئەم یاریە بۆ منداڵان و گەورانە 12 وێنە لە شتی جوداواز بلکێنە لەسەر تابلۆیەک و لە پاشان تابلۆکە نیشانی پێشبڕکێکاران بدە بۆ ماوەی چەند چرکەیەکی کەم و دوای ئەوە بیشارەوە لە بەردەمیان و بە خێرایی پاشان چەند خولەکێکیان بدەیە بۆ بیرکردنەوە لە وێنە هەڵواسراوەکە. ئەو پێشبڕچەیە زۆرترین شتی وێنەکەی بیردەکەوێتەوە. ئەوە سەرکەوتووی ئەم یاریە و لەوانەیە بکرێت لە نێوان دوو تیپیشدا و ئەگەر دەتەوێت بیکەی لەگەڵ گەورەکان لەسەر زەوی دابنێ 24 شتی جوداواز وەکو چەقۆ، مەقاس، قەڵام تا دوایی. پاشان ئەم شتانە داپۆشە و داوا لە گەنجان بکە ئەو شتانە دەستنیشان بکەن کە بینیویانە و بیریان لێکردوتەوە بە هیوای سوود بینین بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان. والسلام علیکم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی.
ڕۆشنایی لە بەرزی لووتکەکانەوە جاڕی علم و معریفەت و ڕۆشنبیری دەدا و دەنگ لەسەر ئاپۆڕای نەفامی و جەهالەتدا بەرز دەکاتەوە. ڕۆشنایی دەستێکە سەدان دەستی لە خۆ گرتووە تاوەکو لە کونجی تاریکیەکان بەرەو ڕۆشنی ڕۆشنایی ڕزگاریان بکە. ڕۆشنایی ئاوازێکە بە دەنگ و دەستی کۆمەڵێک ژەنیاری هەزناسک و بیڕۆشنەوە ژێنراوە. ڕۆشنایی هۆنینەوەیەکە بە خەیاڵی جوانی و فراوانی هۆنیارانێک هۆنراوەتەوە کە دڵی هەمووانی پڕ لە جۆش و خرۆش کردووە. لەگەڵ کتێبخانەی دەنگی ڕۆشنایی بیسەری ئاوازانێک دەبن کە بولبولی سەرچڵەکان بۆی دەخوێنن، بیسەری شتانێک دەبن کە جگە لە ڕۆشنایی ئەستەمە لە شوێنی تر بیسەری بن. لە ڕۆشنایی خوێنەری پەرتووکانێک دەبن کە ڕێبەر و ڕێنوێیە بۆ ژیانێکی ئاسوودە و هەوڵێکە بۆ ژیانێکی هەمیشەیی. لەگەڵ کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هەمیشە زانین و هەمیشە زانست و هەمیشە پاکی. بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبات و مارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0750 442 08 72 0750 746 2007 0750 462 81 88 کتێبخانەی دەنگی ڕۆشنایی.